زیاتر لە 45 ڕۆژە کابینەی نوێمی حکومەتی هەرێم متمانی وەرگرتووە و دەست بەکار بووە. لە بەرامبەریشدا سێ لایەنی سیاسی وەک ئۆپۆزیسیۆن دەستیان بەکارەکانیان کردووە. وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لە ئێستادا حیزبەکەی خاوەنی گەورەترین فراکسیۆنی ئۆپۆزیسیۆنە لە پەرلەمانی کوردستان لەسەر هەماهەنگی نێوان لایەنە ئۆپۆزیسیۆنەکان دەڵێت هەماهەنگی لە نێوان فراکسیۆنەکانیان هەیە و دەکرێت لە داهاتوودا ئەو هەماهەنگیە بۆ سەر ئاستی سیاسیش بگواچرێتەوە. وەکو چۆن لە ڕابردوودا باوەڕمان بەکاری پێکەوەی هەماهەنگی هەبوو لەگەڵ هێزە سیاسیانی کە ئامانجی هاوشمان هەیە بۆ داهاتوو ئێستا شەمان باوەڕمان هەیە بۆیە بە دڵنیاییەوە کۆمەڵ هەم لە ڕابردوودا لە دوایی هەماهەنگی لەگەڵ فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان کردووە لە داهاتووشدا ئەیکە و ئێمە چی ئەەکەینەوە باوەڕمان بەوەیە کە فراکسیۆنەکانمان لە پەرلەمانی کوردستان هەماهەنگی بکەن و کاری پێکەوەی بکەن و گوشارکەن بۆ خزمەتی زیاتری هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەو بنەمای ئەو کارە پێکەوەیەش لەسەر ئاستی سیاسیش ڕەنگ بداتەوە لە ناو هێز و لایەنە سیاسیەکان. ئێمە بۆ خۆمان و کۆمەڵی ئیسلامی گرنگ نییە چوارچێوەیەک هەبێ بۆ ئەو کارە، گرنگەوەی هەماهەنگی هەبێ و ئەو هەماهەنگیە متمانە ببێتە بنەمای کاری پێکەوەیی. هەرچی یەکگرتووی ئیسلامیە پێی وایە سیاست لە هەرێمی کوردستان ڕوون و ڕەوان و خاوەن دەستوور نییە تا ئەرکومافی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی دیاری کردبێت و دەکرێت لایەنە ئۆپۆزیسیۆنەکان هەماهەنگی و هەڵوێستی هاوبەشیان هەبێت ئەگەر بێت و لە بەرەیەکی هاوبەشیشدا نەبن. ئۆپۆزیسیۆنەکان لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان پێویستە پێشان دیدی خۆیان ڕێکخەن چۆن ئۆپۆزیسیۆنەکەن، ئۆپۆزیسیۆنی واقعی کوردستان چی ئەخوازێ. ئەگەر لەسەر ئەم دیدە ڕێککەوتن ئەتوانن ئامانجی هاوبەشیش دیاریکەن، لەو ئامانجە هاوبەشانە هاو هەڵوێستی بکەنی هاوکاری یەکتری بکەن، ڕۆڵی یەکتری تەواوکەن. ئەو شێوەیە ئەتوانن ئەگەر دیدێکی هاوبەشیان هەبوو ئامانجی هاوبەشیان هەبوو لە ئایندەش ئەتوانن بەرنامەی هاوبەشیان هەبێت. بەڵام ئێستا هەر کەس بە دیدێکەوە هەر کەس بە جۆرێک لە تێڕوانین و جیهانبینی خۆیەوە مامەڵاکە بۆیە نەیانتوانیوە ئەگەر چی خۆی واقعەکەی واقعی هەرێمی کوردستان هی واقعێکی سەقامگیری دەستوری سەروەری یاسای حکوومەتێکی موسساتی بەم شێوەیە نییە. جوڵانەوەی نەوەی نوێ ژوای دەبینێت ئەگەر بێت و لایەنە ئۆپۆزیسیۆنەکان لە بەرەیەکی هاوبەشدا کۆ ببنەوە زیاتر کاریگەریان دەبێت، بەڵام ئەگەر بێت و بەرەیەکی هاوبەشیش پێک نەهێنن دەکرێت هەماهەنگی و هەڵوێستی هاوبەشیان هەبێت. لە کوردستانە پێویستە کات بەرەیەکی ئۆپۆزیسیۆنی فراوان هەبێ لەو حیزب و جوڵانەوانی کەوا تاو کوردستانە چونەتە ناو دەسەڵاتی حکومڕانیەوە لە هەرێمی کوردستان. بەڵام پێکهێنانی بەرە جاری وا هەیە وەکو میساقێکی ڕسمی دەرەچێت هەموو لایەنەکان یعنی واژۆکەن لەسەر پەیڕە و پرۆگرامێک بۆ کاری بەرەیی ئەو ئۆپۆزیسیۆنە کە دروستە بێت و لایەنەکان ئیتیزامەکەن بەو میساقەوە. بەڵام جاری وا هەیە هەماهەنگی دروستە بێت بەبێ ئەوەی بچن ناو بڵێن میساقێکی فەرمیەوە. ئێستا لەسەر ئاسی حیزب ئۆپۆزیسیۆنەکان بڵێن جۆرێک لە ینی لێ تێگەیشتن هەیە و هەروەها نزیکبوونەوە هەیە و سەردانی یەکتری هەیە. کارێکە کرێکەوە ئەگەر بێت و لە ئایندا مەرج نییە ئایندێکی نزیک و حتا ئەگەر دروستیش نەبێ ئەو بەرە فەرمیە لێک نزیکبوونەوە و هەماهەنگی و کاری بەرەیی بەبێ ئەوەی کوا لە چوارچێوەی کیانێکی فەرمیا بێت شتێکی باشە. ئەزموونی ئۆپۆزیسیۆنی لە هەرێمی کوردستان ئەزموونێکی نوێ نییە و پێشتر و لە ساڵی 2009 هەر سێلایەنی کۆمەڵ و گۆڕان و یەکگرتوو بەشداری حکوومەتیان نەکردو بە 35 کورسی بەرەیەکی ئۆپۆزیسیۆنیان پێکهێنا و کاریگەری گەورەیان لەسەر ڕەوتی چاکسازی و ئاشکراکردنی دەیان گەندەڵی جۆرا و جۆر هەبوو تا دوجار خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتری لێکەوتەوە کە بە گەورەترین خۆپیشاندان بۆ چاکسازی لە پاش ڕاپەڕین دادەنرێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.